لە تەوری دووەماندا باس لە ڕۆڵی ڕێکخراوە ئیسلامیەکان دەکەین لە فێربوون و لەبەرکردنی قورئانی پیرۆزە. خۆشبەختانە ئێستادا چەندین ناوەند و شوێنی تایبەت هەیە، فێرگە هەیە کە دەتوانن هەموو تەمەنە جیاوازەکان فێری قورئانی پیرۆز ببن و زانستی ئیسلامیەکان ببن. ئەمەش دەتوانین بڵێن ڕۆڵێکی باشیان گێڕاوە لە ناو کۆمەڵگەدا و چەندین بابەتی پەروەردەی هاوشانی بابەتە قورئانی و زانستیەکان خوێندراوە و سوودێکی تاویان گەاندووە. ئەمڕۆژ بزانین ڕۆڵی زیاتری ڕێکخراوانە چیە و بە تایبەتیش دەستگای ڕۆشنبیری نووری حکمە کە یەکن لەو دەستگایە سەنتەرانی کە ڕۆڵی خۆیان گێڕا و پێشوێکی باشیان هەیە لە خزمەتکردن بە قورئانی پیرۆز. مەبەستە میوانداری دکتۆر زانا محەممەد ئەمینمان کرۆ بەڕێوەبەری لقی سلێمانی دەستگای نووری حکمە. کاکتۆر بەخێر بەی سپاس بۆ ئامادەبوونت. کاکتۆر ڕەنگەناوی حکمەمان بیست بێ و سپاس بۆخوا ئەوەشمان بیست بێ کە تا چەندێک خزمەتیان بە قورئانی پیرۆز و فێربوونی کردووە. با باس بکەین سەرەتا لەو کار و چالاکیانی ئەم ساڵ ئەنجامتان ماوە. بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله محمد وآله وصحبه ومن والاه. دەستان خۆش بێ مەمنونین بۆ بانگەشتنامەیە. دیارە ڕێکخراوەکان ڕێکخراوە پەروەردەیەکان ڕێکخراوە ئیسلامیە پەروەردەیەکان سپاس بەخوا جێگەی خۆیان گرتووە لە کۆمەڵگای کوردی بە تایبەتیەوە لە کۆمەڵگای جیهانیشدا بەگشتی. دیارە دروستبوونی ڕێکخراوانە بەگشتی بە شێوەیەکی گشتی هۆکارەکەی بوونی فەراقێکی پەروەردەییە لە کۆمەڵگای ئێمەدا. ینی وەختێک دەبین ناوەندەکانی خوێندن هەر لە حەزانەیەکەوە بیگرا و لە ڕەوزەیەکەوە و لە قوتابخانەیەکی سەرەتایی با بڵێن بنەڕەتی دواتریش بۆ پەیمانگا و زانکۆکان ڕۆڵی پەروەردەیی خۆیان لەدەست داوە کە ئەمە حەقیقەتێکە هەموو کەس ئەعترافی پێکات، چ ناوەندە با بڵێن فەرمیەکانی حکوومەت و چ خەڵکی بەگشتی فیدباکی باوکان و دایکان و کۆمەڵگا وەرگرینەوە بین، یعنی ئەو ناوەندانە فعلەن ڕۆڵی پەروەردەیی خۆیان تا ڕادێکی باش لەدەست داوە. فێربوونیش طبعاً کەم بووە، بەڵام تا ڕادێک فێربوون هەیە، بەڵام پەروەردە ئەگەر سفر نەبێ نزیک بۆتەوە لە سفر. هەمووی کردوانی خەڵکانی خەمخۆر لە کۆمەڵگا بیر لەو بکەنەوە هەم دۆرە ڕێکخراوانە دروستکەن. سپاس بۆ خوا ژمارە و ڕێکخراوانە ینی ڕۆژ بە ڕۆژە زیادبووندایە و ڕۆڵ و کاریگەریشانە ناو کۆمەڵگادا دیار و ئاشکرا و بەرچاوە. ئێمە بە حکومی بۆ خۆمان 15 ساڵ ناو ئەم ڕێکخراوی نووری حکمە کارەکەین، دەستگای نووری حکمە بۆ پەروەردە و ڕۆشنبیری و بە حکومی کە هەزار کۆنتاکت بانەوە لەگەڵ هەزارها خێزان لەم شارەدا لە شاری سلێمانی و لقی سلێمانی، ینی فیدباکی ئەومان وەرگرتوەوە دەبینی، ینی ڕۆڵ و کاریگەریمان چی بۆ لەسەر کۆمەڵگا، ینی هەر نەتایجی خۆمان ینی بۆ خۆمان بەچای خۆمان بینین. دەتوانم بڵێم ئەوانەی کە ئێستا دەستگاکە بەڕێوە دەبن هەمویان کەسانێک بوون کاتێک هاتوورەتە ئەو دەستگایە، ینی بە منداڵی هاتبن یا بە گەنجی یا بە گەورەی هاتبن، کەسانێک بوون لەو مەجالەیە خاڵی بوون، بەڵام الحەمدولillah پێگەیشتون و تێگەیشتون و توانیوانە ببنە مامۆستا و بتوانانی ئەو کارە بەڕێوە بن. بێجگەلەوەی کە بە سەدان پەروەردەشیارمان پێشکەش کردووە بە کۆمەڵگا و لە ڕێکخراوەکانی تر لە شوێنەکانی تر لە ناو سلێمانی و دەرەوەی سلێمانی خزمەتەکەن کە ئەوە جێگای دڵخۆشیە بۆ ئێمە. هەر ڕێکخراوێک لە فڵان شوێن دەکرێتەوە، ینی پرسیار دەکەین کێ بەڕێوە دەبات کێی لێ مامۆساکان چێن، ینی لیستێک لە ناوەکان دەبین لەو ناوانن کە لە با بڵێن خریج و دەرچوانی دەستگاکەی ئێمەن. ئەمە بۆ خۆی جێگەی دڵخۆشیە و جێگای ینی نیشانەیەوە کە فعلەن ئەم ڕێکخراوانە جێگەی خۆیان گرتووە. ئێمە وەکو نووری حکمە دیارە کار و چالاکیەکی بەرفراوانمانە لە سلێمانیدا لە سێ شوێن ئیشەکەین، لە بنکەی سەرەکیمان باوەڕێن لە سلێمانی لە گەڕەکی مامۆسایانە، لە سلێمانی تازە ئەوە بنکەی سەرەکیمانە بارگای لقا و دوو بازنەشمانەیە، دوو بنکەی ترێکیان لە گەڕەکی سێتوان بازە ژمارەیەک و یەکیشان لە گەڕەکی بەکرەجۆیە. بەگشتی ئێمە قوتابی دائیمی لە شاری سلێمانی نزیکی 2500 قوتابی دائیمی فێرخوازی دائیمیمان هەیە کە لە هەموو تەمەنەکان دەست پێکات لە تەمەنی 4 ساڵەوە هەتا تەمەنی 80 ساڵیش هەمانە. و خولی هاوینەش ئێمە نزیکی 1000 فێرخوازمان وەرگرتووە پێ تاق و توانایی با بڵێن شوێن و مەکان و توانایی مامۆستا و بەڕێوەبردن نزیکی 1000 کەسمان وەرگرتووە لە خولی هاوینەدا. ئەویش تقریبا ئەنی دەتوانم بڵم لە فئەی 4 ساڵ بۆ قوتابی زانکۆ لەوە گەورەترمان وەرنەگرتووە. بەگشتی ئێستا نزیکی 3500 بۆ 4000 فێرخواز لە لقی سلێمانی سەرقاڵی خوێندنی وانن و ئەوانانەش کە دەیخوێنن ئێمە تەرکیزمان بە دەرەجەیەک لەسەر فێرکردنی قورئانە، پێش قورئانیش پیتەکانی قورئان ناسینی پیتەکانی زمانی عەرەبی
و نوتەقکردنیان بۆ شوەی کە پێویستە بگوترێت چکە میلەتی کورد پێشتر گرفتمان لەو مەجالەیە هەبوو ینی قورئان خوێنێکی باش بین بۆ معنایی کە سەر و بۆر و فەتح و زەمە کێشەمان نەبوو بەڵام وەکو دەربڕینی پیتۆکان نوتەقکردنی لەفزەکان کێشەمانە بۆ ئێمە مناڵەکان هەر لە منداڵێ و لەسەر ئەو ڕاهێنین دواتریش فێرکردنی قورئان و پێلەبەرکردنیان و هەروەها وانەی پەروەردەیش لەلای ئێمە احتیمامێکی باشی پێدرێت توانم بڵێم زیاد لە نیوەی کاتەکەمان بۆ وانەی پەروەردەی داناوە وانە پەروەردەیەکەش بە پێی تەمەنەکان ئێمە بڵێ جامان کردوتەوە تەمەنێکی 4 ساڵ و 5 ساڵ بەجیا دواتر 6 و 7 یا با بڵێم 7 و 8 ئەوە قۆناغی ترە قۆناغبەندیمان بۆ کردو و پرۆگرامێکی تایبەتمان هەیە لە نووری حیکمە لەسەری ئەڕۆین و سپاس بۆ خۆی ژانی جێگەی خۆی گرتووە و سوودێکی باشمان گەیاندووە. کاک دکتۆر لەم کۆمەلگای ئێمەدا کۆمەلگایەکی کوردیە تا چەند زەرورە تا چەند زەروریەتە خێزانەکان لەوانەیە زۆرجار دایک و باوک دەرفەتی ئەوەی نەبێت مەسەڵەن پەروەردەیەکی زۆر باش وە زیاتر لەگەڵ منداڵەکەی ئاخرێک بە یاخود زۆرجار لەوانەیە ئەو زانستەی کە لەو ڕێکخراوانەدا هەیە دایک و باوکەکە نەیانبێت چ سەبارەت بە پەروەردەیەکی جوان چ سەبارەت بە قورئانی پیرۆز تا چەند زەروریەتە لەم کۆمەلگایە کە کراوەیەکی زۆر هەیە لە ڕۆژئاوا بۆ ئەم وڵاتی ئێمە منداڵەکان گەنجەکان بخرێنە بەر ئەم دەستگایانە بخرێنە بەر ئەم ڕێکخراوانە تاوەکوەوەی کە پەروەردەیەکی جوان بکرێن کە دوجار کاریگەری دەبێت لەسەر خێزانەکە و کاریگەری دەبێت لەسەر کۆمەلگا هەتۆن بە کاریگەریەکی باش. هەروکو بیدارش ئەرزم کرد ینی ژمارەی ئەم ڕێکخراوانە هێشتا ینی کەمە بەقەنەعەتی من ئەم ڕێکخراوانە پێویستە ژمارەیان بەقەدەر ژمارەی قوتابخانەکان بێت ینی پێویستە هەموو منداڵێک کە دەچێتە قوتابخانە لەگەڵ قوتابخانە باوکو دایک بیر بکاتەوە لەوەی کە مناڵەکەی هاوتەری لەگەڵ قوتابخانە یەکێک لە ڕێکخراوانە ڕۆژێک بێ دوو ڕۆژ لە ڕاستیدا ڕاستە ئێمە توانای ئێستا لە خولی هاوێنەدا توانامانە 2 ڕۆژی سیعابی خوێندکارانە بکەین و فێرخوازانە بکەین و لە زستانان و دایمیەکانمان هەفتەی ڕۆژێکی سیعابمان کردن بەس هەر باشە بەڵام ئێمە ناڵێن ینی لە 100% ئەم ڕێکخراوە جێگەی خێزان و دایک و باوک گرێتەوە ینی ئێمە هەمیشانی ئامۆژگاریمان بە دایکان و باوکانەوە کاتێک مناڵەکەی هێنەیەتە دەست ئێمە ئیتر شتێنی لێ نکاتەوە دەست نەشوالەوەی کە بڵێت من تەواو ئیشی من تەواو بوو کە بەشێک لە باوکان و دایکان بە هەڵە لە شتەکە تێگەن دوای ماوەک دەتوانڵە مامۆستا من کوڕەکەم لە نوێژە تەممەڵە کچەکەم لە نوێژە تەممەڵە ئێمەش پێڵێن دایکی بەڕێز ینی هەفتەی ڕۆژێک 4 ساعت 3 ساعت لای ئێمەیە بەس بیرکەوە چەند ساعت لای تۆیە من دێم جورعەیەک ینی ڤاکسینێک ینی ئەیدەمێت هەوڵەجام و نوێژەی لای منە نوێژی عەسرە نیوەڕۆی بە جەماعەتی کین هانیە دەم فێری نوێژیەکەین بە عەمەلی بەڵام ئەوەی کە پێویستە متابعی بکات لە ماڵەوە نابتی یعنی ئێمە بیرەکەینەوە باوکەکە کە گرەی لە مناڵەکەی کاڵە ناچێت بۆ مزگەوت بەس چی مەسەڵەن متابعەکی خۆشی ناچێت بۆ مزگەوت پێیان دەڵێن کە پێویستە لە ماڵیش و باوکو دایکیش قودوە بن لە ڕاستیدا ڕاستە لە ڕۆ زانستێکە لە ڕۆ نەزەڵیەکەوە لەوە چێ باوکو دایک ئەو بیضاعیان پێ نەبێت کە لە نووری حیکمە یان لە ڕێکخراوەکانی تر هەیە بەڵام لە ڕاستیدا عەمەل قودوە بوون خۆتان نەزان ینی زۆر لە عیلم و لە زانست و لە معریفە گرنگترە باوکان و دایکان ئەگەر نەشتوانن ینی معریفەیان پێ بدەن بە مناڵەکانیان ناتوانن ببنە قودوەیەکی باش بۆیان ژینگەیەکی پەروەردەی جوان لە ماڵەکەیانە فراهم بێن هەمومان نمونەمان لە زۆر باوکو دایکی نەخوێنەوار هەیە مناڵی زۆر جوانیان پەروەردە کردووە و زۆر باوکو دایکی خوێنەوار و پەروەردەشیار هەن مناڵی زۆر خراپیان پەروەردە کردووە یان با بڵێن ناتوانین مناڵەکانی خۆیان جوان پەروەردە بکەن لەبەرەوە ئێمە وەکو پێویست زۆر بە پێویستی ئەزانین فعلا هەموو باوکو دایکێک بیر لەوە بکاتەوە لەگەڵ مەکتەبەکەیە لەگەڵ قوتابخانەکە بیر لەوە بکاتەوە مناڵەکەی بنێرێتە ڕێکخراوێک لە ڕێکخراو پەروەردەی ئیسلامیەکان بەڵام نابێ ئەمەش بێتە مایە ئەو باوکو دایکە پشتێنی دەبکاتەوە بڵێتر من ئەرکی پەروەردەیم لەسەر شان نەما ئێمە معریفەیە دەینێ ئێمە ڕای هێنین تا ڕادەیەک بەڵام پێویستە لە ماڵەوە ئەم باوکو دایکە خۆیان تاواکەری کاری ئێمە بن و هاندەرمان بن بۆ پەروەردەکردنی مناڵەکان کاکتۆر بەڕاستی جیاوازی تاکێک کە خاوەن باگراوەندێکی ئیسلامی و زانستی و پەروەردەیانەیە جیاوازی چێ لە تاکەکانی تر ئایا بەڕاستی ئەو کێشانەی کە لە کۆمەلگادا ڕۆژانە ڕوودەدەن ئەو لادانەی کە زۆربەی کات ئەیبیستین و زۆربەی خەڵک پێوی دەناڵێنێ جیاوازیەک هەیە لەم کەسانەدا کە بەو ڕێیانە چن یاخود ئەو مەترسیان لەسەر نەبێت لە ڕاستیدا ئەمە پێویستە توێژینەوەی زانستی بۆ بکرێت و لەسەر ئاسی کۆمەلگاوە ئەو شوێنانی کە با بڵێن شوێنی ئەنجامدانی تاوانن و شوێنی ئەنجامدانی خراپن ینی من هەمیشە خوێنکاران لە زانکۆش بۆ هانەدەم توێژینەوە لەسەر ئەو جانەبانە بکەن هۆکارەکانی کوشتن و دراسەکردنی ژیانی ئەو کەسانی کە بکوژن
وەکارەکانی نێرگەرەکێشان و جگارەکێشان و دراسەکردنی حاڵی ئەو کەسانە وەکارەکانی خراپەکردن لەگەڵ دایک و باوک چاک نەبوون لەگەڵ دەر و دراوسێ بابێن دراسە بکەن با بڕۆنە سزنەکان خەڵک ببین بڕۆنە کافتریەکان مقابلی خەڵکن بزان کەسە خراپەکارەکان لە کۆمەلگادا گەنج بێیان هەر تەمەنێک بێت بەرهەمی کوێن بەرهەمی چین یعنی لە ڕاستیدا ئەگەر توێژینەوە بکرێ من تەسەوور دەکەم لە سەدا 99 ئەو کەسانی کە خراپە ئەکەن ئەو کەسانی کە باش نین و کەسێکی با بڵێن لە ناو کۆمەلگا تێک دەرن هیچیان بەرهەمی ئەو جۆرە ڕخراوانن بەعکسەوە ئەوانەی بەرهەمی ئەو جۆرە ڕخراوانن ئێمە خۆمان ساڵانە ماشاءڵڵانی دیقە دەدەیت تەلەبێکەمەکان لە مەسائلی لە بواری خوێندنە تەلەبێکەمەکان هەموو هەنێ بین لەلایەنەکانی تریشا سەرکەوتون بەڵێ لە جانبی خوێندن و خوێندنا سەرکەوتون دایک و باوک لیان ڕازیە تاقو تەراشتایەتی ینی تر ئەمە هیدایەت بەدەست خۆی پەروەردگارە بەڵام بەگشتی ینی خەڵکی خراپ لەو شوێنانە پەروەردە نابێت بەعکسەوە خەڵکانی باش پەروەردە بن و ئیتر فیتڕەتی ئینسانی جوواک و عەرزکرد تاقو تەراتیەکەوێت ینی هەر نایەتە سەر ڕێ بۆمان ئەوەش دەسەڵاتی ئەمیتیانی کاک دکتۆر سەبارەت بە خولەکانتان بوون لە دەستگای نووری حکمەوە لە هاویناندا چۆنیە بۆ قورئانی پیرۆز چە فێربوونی بێت چ لەبەرکردنی بێت لە تەمەنی چەندی شەو دەست پێەکە خولەکانمان لە هاویندا ئێمە مانەوێت لە هاوینە خولێکی تقریبا مڕکەس بکەینەوە لەبەرەوەی کە خوێندکاری دایمیمان هەفتەی یەک ڕۆژ دێت بەڵام ئێمە لە هاوین دامانەوێت ینی لانی کەم توانین هەفتەی 2 ڕۆژ خزمەتی ئەو تەلەبانە بکەین و 2 ڕۆژەکەش با بڵێن کەلعادە لە بەیانیەوە کە دێن تا نوێژی نیوەڕۆژ بە جومعات لای خۆمانەکەن ئەیان هێڵینەوە و ئەو وانانیان کە پێڵین کە باسمان کرد تەمەنەکانیش لە 4 ساڵ و نی و 5 ساڵە وەرمان گرتووە لە هاویندا هەتا مەرحەلەی کۆتایەکانی زانکۆ بەڵام ئەم تەلەبانەیە مەهانیانە دێن ئەڵێن ئێمە لە هاوین لەگەڵیانە بین زیاتر ئەمانەوێت کارەکان لەلا خۆشەویستکەین ئەویان تێبگەین کە ئەمە زەڕورە ئەم پەروەردەیە بەڵام گرنگە لە زستانە لەگەڵمان بمێنەوە ئەگەر لە زستانە لەگەڵمان نەمێنەوە لە ڕاستیدا منداڵە یان گەنجە زۆر سوود نابینێت بۆی هانیانە دێن نەمانگینەوە کە خولەکە تەواو بێت بەردەوام بن لەگەڵمان لانی کەم هەفتەی ڕۆژێک لەگەڵمان بمێنەوە زۆش کاکتۆر دەستگای نووری حکمە بەڕاستی کراوەیە بە ڕووی هەموو تەمەنە جیاوازەکاندا یاخود کێ دەتوانێت سوود لەم دام دەستگایە ببینێ هەموو تەمەنێک و هەموو ئاستێک ئەتوانێت سوود لە با بڵێن بەرنامە و پرۆگرام و چالاکیەکانی دەستگای نووری حکمە بینێ ئێمە ئەم ساڵ خەڵک مۆڵەتی قیڕایی وەرگرتووە تەمەنی 80 ساڵە لە ئاهەنگی ساڵانەدا ئینشاڵڵا بیندرێت بە هەمان شێوە منداڵمان لا ئێستا من لە نووری حکماتە مناڵی لێ 4 ساڵ و نیو ینی بەم شێوەیە کوردی لێ عەرەبی لێ ینی بە معنای کەریمە ماڵە بۆ هەموو کەس بۆ هەموو کەس سوودی لێ بینێ کەسانێکن نابینان کەسانێکن نەخوێندەوارن هەرێکەوە بە پێی ئاسی خۆی ئێمە مامەڵەی لەگەڵەکەین و مامۆساکان جوهدی لەگەڵ سەرفەکەن کەسانێکن بە ساڵێک ختمی قورئانەکەن و ئیجازەی قیڕا وەرەگرن کەسانێکیشان 15 ساڵە لە نووری حکمە خەریکن هەتا ئێستا ئیجازەیان وەرنەگرتووە لەبەرەوەی توانای تێگەیشتنیان فەرقی هەیە و جیاوازە بەڵام نەما مامۆسا ماندوو بووە لەگەڵی نە ئێمەش ماندوو بووین نە ئێمە سانسۆرمان لەسەری هەیە بڵین ماوەیەکی زۆرە جوهد لەگەڵ سەرفەکەین ئیتر بەس ینی ئیتر ئافرەت بێ پیا و بێت خوێنەواری زۆر بێ کەم بێ زۆری پێ بچەکەین پێ گرنگەوەیە ئەو بەردەوام بێت و لە ڕێگای نووری حکمە بێت و ئێمەش ینی ئەو مامۆسایانەش بیر لەوەکردنەوە هەر چەندێک ماندوو بن لەگەڵ ئەو فێرخوازانی خۆیانە ئەوان بەڕاستی لە نەتیجە ئەجریان دەسەکەوێت کاک زۆر ئەوەندە ئاگادار بن ئێوە بۆ ئیمکانەتە کەمە بەوەی کە پێماوێ بەس کرێ سیاری مامۆساکانە گەڕێنەوە ینی مامۆسایەکی ئەو جوودەی خۆی سەرف دەکا زۆر جار لەو کاتانی کە حکمی دەوڵەتی ئیسلامی هەبوو لە ڕابردووتردا ینی زانە ئاینیەکان و کەسانی کە خزمەت بە پەروەردەکەن ئەو پەڕی شتیان بۆ دامی گوتیان ئێوە بەزەرکتان ئەوە بێت ینی هیچی کەمەکەن ئێمە مشتێکتان بۆکەین چونکە ئەمە بەقەدەر زۆرێک لە شتەکانی کە گرنگتر پەیوەندی بە کۆمەلگاوە هەیە تا چەند گرنگە سەپۆرتێکە بێت سپۆنسەرێکتانە بێت بۆ نایەوە بنکەی زیاتر بکەنەوە ئەو مامۆستایانەی کە هێن خۆبەخشانە با بڵێن خۆبەخشانە بێت لەگەڵ ئەجر و پاداشتێکی زۆریان دەسەکەی بەڵام بۆ خۆی بتوانن لە ڕوومادیەکەشەوە سوودێکیان وەربگرێت لەبەرێکە ئەو کاتێکی زۆر تەرخانەکە بۆ ئەمە وڵایەتن مامۆسایانی نووری حکمە ئەو ئێمە لە ناوێ ناژین بەڕاستی مەگەر بەس خی گەورە خۆی بە گەورەی خۆی پاداشیان باتەوە چونکە ئێمە ئەزانین بۆ نمونە من ئەم بەیانەی بینی مەسەرن مامۆسان بینی و خۆی مامۆسایە کچەکەی مامۆسایە لەگەڵ خۆی هێناوێتی ینی ماڵیان شۆڵ کردووە بە جارێک هەردووکیان هاتوونیان هەرسێکیان ماڵی واسیانی
بيكو لە شیرینی خوا بوو. ئەرۆڵە حاڵەتی وا هەیە بڵێ هاوسەرەکەشی بێکەوە هەمویان دێن لەوێت تەدریسەکەن لەبەر خاتی خوای گەورە بەنسبەتی ئەو کرە سارەشەوە ئێمە بەشێکی کەم لە مامۆسایان وەریەگرن هەنی بەشێکی زۆری وەری ناگرێت لە ڕاستیدا بەشێکی زۆری کرە سارەکە زۆر ناگرێتەوە ئەمەش فعلا ئەمە ئەرکی حکوومەت بوو ئەمە ینی بۆ حکوومەت بخۆی دەعم و سەپۆرتی ئەم جۆرە ڕێکخراوانە بکات و هاوکاری و مامۆسایانە بکات و مەراکزی زیاتر بکاتەوە ئەمە شکری ڕێگریش ئێمە ساوامان لێ هاتووە هەندێک جارە ئەڵێن کار ئاسانیمان بۆ بکەن ڕێگریمان لێ مەکەن دەعم و سەپۆرتی هەومان ناوێت لەبەرەوە ئەنی لە وڵاتێکی وەکو تورکیا 30,000 مرکز هەیە لە وڵاتێکی وەکو مەغریب 30,000 مرکز هەیە بۆ کوردستان کە ژمارە مرکزە ئیسلامیەکان ئەوانەی کە لە بواری پەروەردە و فێرکردنی قورئان هەیشەکەن بە هەموو کوردستانەوە چێ نەگاتە 300 ژمارەیەکی کەمە وانی فعلا ئیشی حکوومەتە گەر حکوومەت نایکە ئەرکی خێرخوازانە ئەرکی ئەوانەی خوا پێداون کە لە ماڵەوە دانیشتون بووی بەشدار بن لەم خێرە لەم ئەجرا بۆ قەبر و قیامەتی خۆیان کە خوای گەورە پاراشیان بات و بەشێکی باش لە خێرخوازان لە پشتیم کاری ئێمن ئەوان نەبن ناتوانین ئێمە بەو شێوەیە چکار شالاکی بکەین. کاکتۆر زۆر جار خەڵک ڕەنگە بە پێی وا بێت تەنها سەنتەرێک یاخ ناوەندێک کراوەتەوە تەنها خەڵک بۆنە وانەیەکیان پێوترێت و یەنەوە ئەمە لە کاتێکدایە کە ڕەنگە چەندی مامۆسای ماندوونە ناسی تێدا بێ ئێوە تا چەندێک کار بە پلان بە بەرنامە بە ئامادەکاری داڕشنەوە بەرنامەسازی ئەەکەن ینی ئەو وانانە ئێخوێنن بابەتانێکن کە بەڕاستی فێرخواز دەتوانێت سوودی لێ ببینێ هەم لە جان بەدینیەکەەوە هەم لە جان بە پەروەردەیەکەوە لە ڕاستیدا فعلا خەڵکی لەوچێ بەزە و جانە ببینێت تەلەبات دێت و دەڕات نازانانی ینی فعلا ئیدارەیەکی تۆکم و پتە و پلانێکی تۆکم و پتە و لە پشتی ئەو کارانەوە کە لێو ئەنجامەدرێ ئێمە زۆر جار بۆ خۆشی ئەڵێن لەوانەیە لە کۆبوونەوەی بمرین ئەوەندە ینی الحەمدوللا کۆبوونەوەمان زۆرە و ئەوەندە پلانمان هەیە لەسەر هەموو ئاسەکان ینی ئەو منهەجێک ێستا لە بەردەستی خوێندکاران لەوانێت دەیان و ئەگەر نەڵم سەدان جەلسە کراوە تا ئەو منهەجانە پێگەیشتون بەنسبەتی دانانی مامۆسا هەوو مامۆسا کە لەوێ ینی خاص لیژنەی بۆ گیرا و سەنگانی بۆکڕەوە بێجگە لە ڕووی زانستیەوە وەکو ئیجازەکەی لیژنەی بۆ ئەگیرێت چەندین لیژنەی بۆ گیرێت لیژنە بۆ مامۆسایە گیرا و هەڵ سەنگێنراوە بزان تا چ ڕادێک شیا بۆ وانەوتنەوە بەشی ئیشرافمانەیە کە بەردەوام سەردانی وانەکانەکە چوانەی قورئان وتنەوە چوانەی پەروەردەیی و پاشانیش ئیدارە بۆ خۆی دارە دایم لە پشتی ئەو بابەتانەوە و جۆری چالاکیەکانیشمان ینی ئێمە سا وامان کردووە بەسەن بۆ گەنجان ئەکادیمیای زانستە شەریعەکانمان کردوێتەوە بۆ کچان کردووە بۆ قورئانی ژەڕێ ئینشاءڵڵا کە قوتابێکی زۆری زانکۆ سێ قۆناغمان هەیە کە لە ڕاستیدا ینی ئەو ئەکادیمیە تاوە بکرێت لە بەرامبەر بەکالۆرۆسێکە لە شەریعی ئیسلامی و لە دراسات و لە خوێندنی ئیسلامی بۆ هەموو ئەم جانبانە لیژنەی تایبەت هەیە پلانی بۆ دانێ چۆن مامۆسای بۆ دابنێ چۆن منهەجی بۆ دابنێ کاتێ هەمیشە کار لەسەر مامۆستاکانی ئێوەش ئەکەن کار لەسەر مامۆسا کار لەسەر منهەج کار لەسەر کوالیتی تەدریس و خوێندن و کاریش ینی لەسەر با بڵێن لە ڕووی بینا و دابینکردنی پۆلی باش و وەسائلی تەعلیمی ئەوانش بەردەوام کاری لەسەرکەن ئەوەندەی توانی بێتمان لە تاقی خۆمانەوە بێ بەشێک لە کەموکوڕی زۆر جار ئێمە خۆشمە هەستی بێکە ئینگلیزیمان لێتی ئەو لە تاقی ئێمانێ ئێمە بۆ نمونە بەرنامەمان وا بۆ ئەم هاوینە 200 تەلەبێک 200 تەلەبی کوڕوەرگن بەبێ و ئیعلانی بکەن طبعا هیچ ئیعلانی هیچ ساڵێک ئەمە 15 ساڵ لەنوور حکماش ئیشەکەین ئیعلانی گوەرگرتنی فێرخوازمان نەکردووە بەبێ ئیعلان بۆ هەر سێ بنگەکە 1000 فێرخواز هاتووە دەستمان ناوە بە ڕووی 3000 ئەم هەزارەش حەزمان نەکرد 1000 نەبێت بەڕاستی حەزمان نەکرد 600 بێ 700 بێ بەڵام زۆر کەس دێتە بە دەرگا مناڵەکە ئەگری یعنی یاڵە هیچ دەرویەکی ڕوون نییە دایک و باوکۆ پێی وتون توێتی باشە بەس ئۆباڵی ئەم مناڵە بە ئەستۆ ئێوە گەر خراپ دەچوو چی لێگەی مەجبوری وەریەگری پۆلەکە لە جیاتیەوەی 11 بێکی بە 12 جاری وایەکی ترێکی بەس 11 ئەمە هەندێک جار ینی خەلەل بۆ ئێمە دروستەکە لە ڕووی جێگاوی دانیشتن و لە ڕێگە لە ڕووی مەسەلەن بەڵێ کوالیتی وانە و لە ڕووی جاری وایە گەرما و سەر ئەو شتانەکە ئێمە لە بووک پێویست ئەوان لە خارجی تاقی ئێمە لە ڕاستیدا بۆ یاڵم گەر حکوومەت هاوکار بێت ئێمە لە جیاتی نووری حکمە لە جیاتی و سێ بنکەمان هەبێت ئێمە 4مان هەبێت 5مان هەبێت 10مان هەبێت کە الحەمدوللا توانای بەڕێوەبردننی زۆر لەوە زیاتریشمانەیە ئەو کاتە لەوانەیە ئەو لۆدە دروست نەبێ و بتوانین زیاتر ئێمە خزمەتی نەوەکانمان بکەین ڕێکەک زۆر گرنگە ینی زۆر تەرکیزی بخینە سەر هیچ من دڵنیام حکوومەت هاوکار نییە بەزەوە نەژ ڕێگری نەکات هەر زۆر باشە بەڵام گرنگە کە خێرخوازان هاوکار بێتەوە تا خۆ داماژەی پێەکە ئەگەر بنکەی دیکە بووە ئەتاتوانی کەسانی کە وەربگرن 2000 تا نزم ناوە ینی بەڕاستی تۆ خێرخوازێ بنکەیەک دروست بات وە بتوانێت بڕەپارەیەک بۆ ڕاهێنانی مامۆساکانیش هەبێت کۆمەڵی مامۆسای دیکەش بنێنێ و ئەو بنکانەوە
ئەو هەموو خێر و پاداشی دەسەکەوێت کە بە هەزارانی دیکە دیان فێری قورئان و زانستەکانی قورئان و پەروەردە جوانەکانی ئاینی پیرۆزی ئیسلام دەبن. ڕاستی ئەمە دەستمان لە جیهاتی ڕسمی شۆردووە، بەڵام دیسانیانی ڕۆکەمەوە خێرخوازان مەسئولەتی گەورە لەسەر شانیانە، بەتایبەتی ئەوانیان ملتەزیمن، ئەوانان حاجین، ئەوانیان کە لە مزگەوتان ینی زۆر جار هەیە ینی مزگەوتێکی گەورە دروستەکە کە ئەمەش هیچ جیاوازی نییە لەگەڵ بەتەکیید ئەمە ئیشەکەمان تاوکەری ڕۆڵی مزگەوتە. ئێمە پیان ئەڵێن ینی بەشێک لەو خێرخوازانە ئەی خواجەزاتان باتە بەڕاستی ئیشێکی پیرۆزە، خۆزگە منیش قورئانم بزانێ، قیرائەم بزانێ، خۆزگە منیش بمتوانێت پەروەردەی مناڵکەم کاتی خۆم کاتم هەبووە. ئێمە پێڵێن قوربانگیان ینی ئەتوانی لە بری خۆت کەسێک مامۆستاک تەفەڕق پێ بکەیت. ئەلحەمدوللا خوا پێداوی ئێمە دەیان مامۆستامان هەیە کە خریجە هیچ ئیشی نییە، ئامادەیە لەبەر خاتی خوا کاتەکانی خۆی با بە قورئان و بە تەدریسکردن و فێرکردن و ینی زۆرش بەتوانایە لە هەموو لیژنەکانی ئێمە دەرچووە، بەڵام بۆی کە ئێمە لە دەستمان دەرنەچێت لە پڕەکە ئیشێکی هەبێت فەرمووەرە جەنابەت ینی موچەیەکی بەسیط متەواضع مانگانە بووی ببڕەوە کە بنص فرمودي پیغمبر صلى الله عليه وسلم الدال على الخير كفاعله وكواتو خود بيوانا بليتوا كهيج نوانه تاثير لسروت سامان تونكات ويعني اما دسخوشي لبشي زوري خير خوازانه كاين كبهاوكار مان بلام لراسي لبيسم بهاوكاري زياتره مسواز بخون بيناكي گەورەمان دروست کردووە بەهاوکاری خێرخوازان. ئێستا دروستکردنی بینایی دووەماندا کەڕێکی بەکرەجۆ ئینشاءالله ئەو ئێستا خەریکی ئەڵێن پلان و خەریتەکەین ئینشاءالله وەکو زەوی دابین بووە. لێرە دیسان داوا لە خێرخوازانەکەی ینی فعلەن کە هاوکارمان بن کە لەم پرۆژە پیرۆزە دەستیان هەبێت، ئەوانەی کە دەستیان هەبوو لە پرۆژەی پێشوومانە بەشێکیان وەفاتیان کرد ڕۆیشتن، ئەو سەرەتەی هەبوو بەجێیان هێشت. ئەوان بۆ ماوەتەوە کە ئێستا ینی هەربێت بڕۆ ئێستا بڕۆ حالیم چوو بۆ نووری حیکمە نزیکی 400 تەلەبیتیایە، ئێستا من هاتوون 400 تەلەبیتیا بووە. ئەم 400 نیوەڕۆ ڕاتەوە دوای نیوەڕۆ 400 تر دێت. ماشاءالله. یعنی ئەم خێرخوازە کە ئەم پارەی بەخشی دەفتەرێکی بەخشی 50 وەرەقی بەخشی هەر چەندێک بوو. ئیتر خۆی تری کەمایەوە نەیبەخشی بەجێ هێشت. بە ئەمەش خۆمان بخێنە شوێنی ئەوە، ینی بەشێک لەو لیستی خێرخوازانێک کە بەشداریان کرد لە دروستکردنی ئەم مەشروعەمانە ئێستا لە ژیانە نەماوە. ینی بە ئەمەش وا حساب بکەین ئەم مەشروعە کە هەیە و مەشروعانەی تر کە هەیە کە ینی هاوکارمان بن بە ئیزنی خۆی ئەمە توانین ڕۆڵێکی باش ببینین لە میدیایەوە هاوکار و خۆی گەورە پاداشناوەتەوە. ئەمە سپاسی کەناڵی پامەکەن دایم ینی بەردەوام لە بیدایەتی دروستبوونمانەوە هەتا ئێستا ینی بەردەوام لە ڕووی میدیایەوە و ینی هەتا ئەم بینایکی ئێستا مەقسەیتیاکەین وەختێک هەیکەل بوو من نووری حیکمەمان تازە دامەزراندە بوو یەکەم خولی هاوینەمان لەم بینایە کردەوە. ئەم شوێنەی تیا دانیشتوین هەیکەلێک بوو دیواری نەبوو لەسەر عەرزەکە ئەمە مناڵماندا نابوو دەرسمانەوەتەوە خی گەورە پاداشتان خۆمانێزین کاکتۆر کار و چالاکیەکانتان تەنها لە سنووری سلێمانیایە بە باس لە شارەکانی تر بکەین لە شوێنە دوورەکان بکەین. ئەزانم کە دەستی ئێوە ڕەنگە هەر ئەو نەبگات یاخود ئەو نەبتوان هاوکار بن، بەڵام دڵنیام لە شوێنەکانی تریش ئێوە بنکە و شوێنتان هەیە. بەڵێ نووری حیکمە بۆ خۆی ڕێکخراوێکی سەرتاسەریە لە هەموو کوردستانە بنکە و بارگای هەیە، تەنانەت لە هەندێک ناوچان نەبێت کە بەڕاستی دەسەڵات ڕێگرە ئەگینا ئەو لەو ناوچانەش دەکرا ئێمە و ئامادەیشمان تێ و ستافیشمان هەیە و خەڵکێکیش تەڵەبی لە سەرەتی، بەڵام بەداخۆ ینی ئەو دەسەڵاتە و دیسانانی جێخۆی دەگیلیان لێ بکرێت بۆ دەبێم ڕێکخراوە ڕێگەی پێ نەدرێ هەبێ. بەڵام لە ئێستادا الحەمدولillah 25 لق و 32 بازنەمان هەیە، ینی لە کوردستانە لە ناو خاکی کوردستانە 58 بنکەمان هەیە وەکو بنکانی شاری سلێمانی هەمویان سواز بۆخوا ئاوەدان و تەلەبێکی زۆریان تەیە و ئەم ساڵی سواز بۆخوا توانیمان لقی هەندەرانیشکەینەوە کە بە ڕێگەی ئۆنلاین خۆی ئەسلی لقەکە لە وڵاتی بریتانیایە، بەڵام لە هەموو وڵاتانی دنیا بە ئۆنلاین فێرخواز بەشداریکە و جێگەی خۆشحاڵی و تەلەبێکی زۆریانەیە و ئیقبالێکی باشی لەسەرە. کاتە دەکرێت دەرفەتی تر کراوە بێگەر کەسانێک لە دەرەوەی وڵات بیبینن حەز بکەن بەڵێ لێ و دەرفەتە کراوەیە هەر کەسێک لە دەرەوەی وڵات پێی خۆش بێ بەشدار بێت لە بەرنامەکانی نووری حیکمە و لە فێربوونی قورئانی پیرۆز ئێمە ناونیشانی ئەدەینێ و دەتوانێت پەیوەندی بکات و مامۆستای ئۆنلاینی بۆ دانرێت و ئەتوانێت وانەکانی بخوێنێت و خەڵکی شەیە بە ئۆنلاین ئیجازەی وەرگرتویانی چەندین کەسمانەیە ئێمە نەمان بینیوە هەموو لیژنەکان و هەموو هەڵسەنگانەکانمان بۆ کردووە بە ڕێگەی ئۆنلاین و خەتمەکانیشی بە ئۆنلاین کردووە. کاکتۆر تا چەند گرنگە لەگەڵ بوونی ئەو دەرسانەدا ئێوە گەشت بۆ قوتابیەکانتان ئەنجام دەن بووی کە
هەر زۆر جار منداڵە زۆر جارانی بێزار بێت لەوەی کە زۆر بخوێنێ زۆر ئەوە بێ بەڵام لەگەڵیان چالاکی جۆرا و جۆر لانەی خۆشەویست بێت لەلای ئەو دەرسانە. بەڵێ بیرمە لەو جانبەش کردوەوە بەردەوامیش هەمان بووە هەنی لە ساڵێکە لانی کەم دوو جۆر گەشتێک و مخەیەمێکمان هەبووە جاری واشەیە زیاتر یعنیش بۆ مناڵە بچووکەکان بەوە مانگانە هەمان ئەوانەی کە تەمەنی 4 ساڵ و 5 ساڵ تا 6 ساڵن هەموو مانگێک چوونە دەرەوەیکیانەیە ڕاستە زۆر دوور ناکەونەوە بەس لە ناو شارایان بینە شوێنێک و ینی ماوەیەک بۆ خۆیان کیف و سەفاکەن بۆ حەدیقەیەکی با بڵێن باخچەی ئاژەڵانە بۆ کیلۆ شوێنانی کە شوێنی یاری کیف و سەفایە ئەیان بین بەنسبەتی کوڕەکانەوە جارجار بۆ مەسبەح جارجار بۆ با بڵێن ساحەی دوو گۆڵی اینجا مخەیەم و خێوەتگەی هاوینە و زستانەمان هەیە کچەکان کەمتر وایە بمێنەوە تاشە ئەمێنەوە بەڵام کوڕەکان ئەمێننەوە جاری وایە 2 ڕۆژ 3 ڕۆژ ئەمێننەوە ئێمە تەنانەت گەشتی عومرەی جەماعیشمان بۆ گەنجانی کوڕان هەبوو بۆ گەنجانی کچان سەرکەوتوو نەبووین بەڵام بۆ گەنجانی کوڕان هەمان بوو الحەمدولillah توانیمان گەشتێکی عومرەی جەماعی بکەین بۆ یەکێکی لەو خاوانەی کە هەمانە کە چەند ساڵێکە پلانمان بۆ دانەوە توانین بڵێن پرۆپۆزەڵیشمان بۆ نووسیەوە بەس لە تاقە و توانای ئێمانێ ئێمە خۆمان وەکو نووری حیکمەت لە شاری سلێمانی پێویستمان بە با بڵێن شارێکی یاری خۆمان هەیە شارێکی یاری متەواضعانە نەک بۆ معنای خاڵ زۆر بۆ شتێکی گەورە بچێت شارێکی یاری کە لە 4 دۆنما بێت با بڵێن ساحەیەکی دووەڵی مەسبەحێکی تیابێت قاعەیەکی تیابێت هەندێک کەپری شوێنی ئیستراحەتی تیابێت چیم ئەنی بە کۆمەڵە مواصفات کە لەوانەیە تێچوەکەی زۆر نەبێت بۆ خێرخوازێک یا بۆ کەسێک کە بۆ حکوومەت کە بێت دامی ئەم مەشروع بکات ئەو کاتە لەوانێ بتوانێت هەفتانە ئەم گەنج و مناڵانە بەشداری پێ بکەین کاتە لە خەمخۆری مامۆستاکانی نوێی حیکمەکەیانەوێ بۆ منە بەکردداریش چالاکی جۆرا و جۆر بە منداڵەکان بکەن بۆ کەسانی کێنە ناوەندەکە بۆ تاکید ئێمە مەبەسمانانی ئەو منداڵانی دێنەوێت بێتاقەت نەبن بێزار نەبن لە پاڵ فێرکردنی قورآنەکە ئەوەشیان پێ بڵێن بشان بێن بۆ جانب بە تەرفیهێ و جانبش فرامۆش نەکەین کەکتۆرە بکەمە دوا پرسیار ئێوە کەسێک بێت منداڵەکەی بێنێتە لای ئێوە لە ڕێگەی چۆنی ئەلانەکەی پێچسانەیە یان چۆنیە ئێمە جگە لەوەی کە پێیجمانە ڕاستی ئێمە ناوێرین ئەلام بکەین لەبەرەوەی کە ینی هەمیشە قەپات جێگا بەڵام دەستیش نانین بەڕووی کەسەوە لە غێری خولی هاوینە خولی هاوینە لەبەرەوەی ئەنی تۆتر منداڵ هەمووی دەستی بەتاڵە وەکو عەرزم کردی هیچ جێنی ینی زۆر جار باوکو دایک ئەوەی کە بە تەکلیف وەریەگری هەردوانی ڕۆ تەلەفۆنەکەڵێ کچەکە ماڵە ژوورەکەمان قەرەباڵغی ئەڵم بەیانی خۆت تەکلیفت نەکردم گوت جێنیە بەڵام وەکوتر ینی بۆ تەلەبەی دائیمی لە ڕاستەخۆ لە ڕێگەی پرزگەی دەستگای نووری حیکمەت لە سلێمانی یا لە ڕێگەی با بڵێن بازنەی پرزگەی بازنەی سێتوان و بازنەی بەکرەجۆ پێیجیشمانەیە پێیجی نووری حیکمەت لەناو پێیجەکە ژمارەی هەموو لق و بازنەکانی تایە توانە پەیوەندی بکات و جوابیە درێتەوە کاکتۆر منیش کۆتا پرسیارم کەم بڕاستی لە ئێستادا ڕەنگە هەڕەشەیەەکە بێ بۆ سەر مسلمان یاخود بێڕێزی و سوکاتیکردن هەبێ بە تایبەتی لە تەوەریەکەمیشمانە لەگەڵ کاکدانێر تەوەرێکمان هەبوو سەبارەت بۆ قسەمان کرد تا چەند گرنگە مسلمان ڕۆڵی هەبێ و لە خەمی دینەکەیە بێ و تاکی مسلمانیش بەڕاستی بڕوا ناکەم هیچ کاتێ ئەو توانایی هەبێ یاخود وا بکات کە بێڕێزی بە ئاین و بە کەسانی تر بکات دایک و باوکانانی لەم هاوینەدا بۆچی مناڵەکەی بە چەند کاتژمێرێک بەڵێ وڵاهی بەنسبەتی بێڕێزیکردن بە قورئانەوە دیارە بەخۆی ئەم هەویرە ئاو زۆر کێشێمە با بڵێن مێژوویەکی دوور و درێژی هەیە قورئان هەر لەگەڵ دابەزینیان بەڵێ بێڕێزی پێکراوە بێڕێزی بەدەقەکانی کراوە بە معنا و مەفهومەکەی کراوە بە هێنەرەکەی کە پێغەمبەر صلی الله علیه وسلم کراوە بە درێژایی مێژوو هەتا ئێستاش ئەوەی کە بڵێ جێگەی خەم و خەفەت و ناڕەحەتی ئەوەیە ئەمڕۆ لە شوێنێکەوە بێڕێزی بە قورئانەکەی کە دیعای زۆر گەورە ئەکەن ینی دیعای مافی ڕێزگرتن لە مافی بەرامبەر و ڕێزگرتن لە بیر و ڕای جیاواز و باسی ئازادیکی ڕەها ئەکرێت بەڵام ئازادی نییە بۆ پەڕەیەکی قورئان ینی خودی قورئانەکە نەک هەڵگری قورئانەکە خودی قورئانەکەیان قبوڵ نییە قورئان بۆ خۆی بەهێزە ینی پێویستی بە دیفاعی ئێمە نییە من هەمیشە ئەڵێم قورئان ئێمە هەچی ئەیکەین بۆ خۆمان یەکەین ئەگینا قورئان پێویستی بە دیفاعی ئێمە نییە هەر بۆ خۆی بەهێزی قورئان ئێستا ئێمە جەنابتان ئەو بەرنامەیەتان لەسەر کردووە و ئەکا لەوەی ئینسان خۆی لە خەو بکات باسی بکات زیکری بکات خودی قورئان بۆ خۆی دقەکانی قورئانەوەندە بەهێزن هەر ئەوەشەوە وای کردووە لە دوژمنان بیان ینی دڵیان ئەو ناخواتەوە بەوەی کە قسەی لەسەر بکەن دێن هەر ئەیسووتن ئەوڵ بە هەر نەمێنێ هەر وجودی نەمێنێ وەڵام نازان ینی قورئان بەوە بەسووتاندن لە ناو ناچێت چکە قورئان لە ئێستادا لە تازەترین ئیحسایی یونسکۆ 1 ملیۆن و نزیکی 700,000 کەس قورئانی لەبەرە بە ئیحسایی ڕەسمی ئەمەی کوێ ئەو مەرکەزە ڕەسمیانەیە کە حکوومات ئەرقامیان داوە بە یونسکۆ
أي أو هزارها مركزي كحكومات نيدا وبا يونسكو يعني أو عدد من قناعات مرك كرتي دويكا شكا طبيعتي قرآن وأواني لبرية كان منكو خوم يعني بلي استطلاعكم كدوا سيكس لوانيك قرآن لبركان دوانيان باسيا كان كان هرباسين هكا وحزناك أنا يبشتنا مسابقات واستطلاع وأشتار يعني بويا أو عددك دقوتريت يعني زيك 6 مليون كاس أو قرآن يعني لرفكان دار هنا وسوتان يعني لا ضلي خلقات شي كان وأركي من مسلمان يجوكو خومان بو خومان كو عرض يمكن بو قرآن شكا قرآن خوي لجي خويتي وهرب هذا بيت أركي كمان وياك فعلا باوكو دا كان بيلو كرم الله كان ما نسى قرآن برودكين خومان وعي مان هبه لقرآن تيبجين ووعي كتيرش من بودروز بيك أم بابلين شعاراتها باقو بريقاوي يعني كباب أمر مجتمعي غربي هذه قلت براسي شعاراتك لدروز هذه هيجي ترني بەڵێ سپاس بۆ دکتۆر زانا محەممەد دەبی بەڕێبەری لە قیس لە مای دەستگای نووری حیکمە کە لەم تەوەرە لەگەڵمان بوو